دانەی چەمچەماڵیش لە نێو یاریگاواندەرانی خۆیدا نەیتوانی سەرکەوتن تۆمار بکات و بەرامبەر دۆشی میوانی یەکسان بوو. یاریەکانی هەفتەی پانزەیەمی خولی نایابی کوردستان بەڕێوەچوو. چەمچەماڵ میوانداری دهۆکی کرد. لا سەرەتای گێمی یەکەمی یاریەکەدا یانەی دهۆک چەند هێرشێکی مەترسیداری بۆ سەرتۆڕی گۆڵی یانەی چەمچەماڵ دروست کرد. بەڵام ئارش قەدیری گۆڵپارێزی یانەی خاوەن ماڵ و ستونی گۆڵ ڕێگر بوون لەوەی دهۆک بتوانێت گۆڵ تۆمار بکات. لا خولەکەکانی 28 گێمی یەکەمی یاریەکەشدا هێرشەکان پێچەوانە بوونەوە و یاریزانانی چەمچەماڵ هەوڵی زۆریاندا بۆ ئەوەی گۆڵ تۆمار بکەن، بەڵام سەرجەم هێرشەکانیان بێ ئەنجام بوون. لە جێمی دووەمی یاریەکەدا بامەبەستی بەدەستهێنانی سێخاڵی یاریەکە و تۆمارکردنی گۆڵ ڕاهێنەرانی هەردوویانە چەندین گۆڕانکاریان لە پێکهاتەی تیپەکانیاندا ئەنجامدا. ئەوەی لەم جێمەشدا بەدی دەکرا ئەوە بوو کە یانەی خاوەن ماڵ باڵادەستی تەواوی بەسەر یاریەکەدا هەبوو. دوای لە دەستدانی ژمارەیەک هەلی گۆڵکردن، دوجار یاریەکە بە فیکەی ناوبژیوان کۆتایی هات و چەمچەماڵ لە نێو یاریگاوهاندەرانی خۆیدا دوو خاڵی گرنگی لەدەستدا و بۆ دوو یاری لەسەر یەکسانبوونی نووسیەوە. كانت بصيخة تشكو چەمچەماڵ فريقك باشد ملعب خدا ياري عام شوط اول يامد باشتر بون بس شوط دوي او اشما باشتر لهاتن هي مش خدي او كم ياري بيت باشتر ياري بكن سوباس بو خدي كو افريكا جماعه ماجي تقصيري نكرن والله ترى دوري كردستان خوتا نزانن یاری وا گۆڵی تیاکرێ یاری وا گۆڵیشی تیا ناکرێ یاریەکە ئەمڕۆژ لەگە دووهۆ کاتوانم بڵێم هەردوو لە هاجمەی هەبوو بەڵام ئێمە بەتایبەت لە شەوتی دووەمە توانیمان دەست بەسەر یاریگادا بگرین بەڵامی ترت جاری واخوا لە گۆڵا مۆفەق ناک ئەگەنا بە شایدی هەموو لاک دەبا ئێمە بە ئەنجامێکی باش یاریەکەمان لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێهێنابە بەڵام تی تۆپانەیە دۆڕانی تیا برنەوەی تیا خاڵە باشترە لە هیچ ئێشتەڵا بە پشتیوانی خۆی گەور و یاریزانەکان هەوڵەدەین لەمە دووە باشتر بین و یاری داهاتوو قەرەبوویەم یەکسانبوونە بکەینەوە. بەم ئەنجامە و لە ئێستادا چەمچەماڵ خاوەنی 19 خاڵ و 13 گۆڵە. چەمچەماڵ لە ڕیزبەندی پێنجەمی یانە نایابەکانی کوردستاندا خۆی دەبینێتەوە. یانی دهۆکیش خاوەنی 18 خاڵ و 9 گۆڵە ڕیزبەندی دەیەمی یانە نایابەکانی کوردستانی گرتووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ.